لەگەڵ هاتنی وەرزی بەهار و سەری ساڵی نوێی کوردی و یادەکانی نەورۆز ڕۆژژمێری کوردی بە دەستپێکی وەرزێکی نوێی گەشت و سەیران پێشوازی لە چین و توێژە جیاوازەکان دەکات. هاوڵاتیان بۆ دوورکەوتنەوە لە جەنجاڵی ژیان و خەرەباڵغی شار و بۆ چەند ساتێک لە یادکردنی ئەو قەیران دروستکراوەی بەرەو چیانی گرتووە ڕوو لە سەیرانگا و شوێنە گەشتیاریەکان دەکەن. ئێمە خەڵکی کەرکووکین ئاوارە بووینە لە 16 ئۆکتۆبەرەوە هاتێتن ئێرە و بەداخەوە پێمان خۆش بوو ئەم ساڵش لە شاری کەرکووکی دڵی کوردستان ئاگری نەورۆز لەسەر قەڵا بکەینەوە بە هەموو پێکاتەکانەوە بەیەکەوە بەداخەوە وەزعەکەیان بەو قەیرانەیەدا بردەسەر لەسەر هەموو تاکێکی کورد لەسەر هەموو بنەماڵەیەک هەموو ڕئیسی عایلەیەک بتوانێت عایلەکەی خۆی کە ئەوها پەروەردەکا لە منداڵی لە خێزانی لە کچی بڵێ ئەو خواردن و ئەو پاشاکانی پاژماوەتان کەماوە بیکەنە ناو عەلاگەیەک و دوای ببین لە جێیەکی دیاریکراوە داین. داواکارم لە ئەمنیەت بپارێزرێ و کۆمەڵی ئەشکال و گرفت هەیە ئەو گرفتانە چارەسەر بکرێن بەم ڕۆژی نەورۆزە خۆشیە هەموو خەڵک بەرەو سەیران و سەیرانگا بڕوات. خۆشی ئەوەیە کە ئێمە لە شوێنێکی پاک و خۆشی بژین. ئێمە هەر ئەوە نیە ئێمە هاتین بۆ ئەم دەڤەرە و یاخود بوو ئەم سەیرانگایە کە هەر ئێمە بین خەڵکی کە لە دوای ئێمەوە نەبێت بەڵکی خەڵکی کەدێت و داواکاشم خەڵک قسەی ناشینی بۆ نەڕوا لە دوای هەر دانیشتنێک لە دوای هەر ئاهەنگێک لە دوای هەر خۆشیێک و یاخود سەفرێک بێت. وڵی پێیان ئەوەیە پاکخانی ڕابگرن یعنی ئەشای فڕێنەدەن ئەو جێی خۆیان احتمال لە سبێنێ بێن و نەفسی جێی یان هاوڵاتیەکی دێتە نەفسی جێیەکەی پیس نەکەن شیان لە ناو زەرفیکەن لەگە خۆیان بن ناحاوی فڕێدە. هاوکات مامۆستایانی ئاینی ڕێنمایە و گەشتیاران دەکەن کە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ڕوو لە سەیرانگاکان دەکەن و دەڵێن پێویستە مسلمانان ژینگەی سەیرانگاکان پاک ڕابگرن و دوور بکەونەوە لە ئازاردانی گەشتیاران و سوپاسگوزاری بۆ خوای گەورە دەرببڕن بەرامبەر بەو نیعمەتانەی بە مرۆڤەکانی بەخشیوە. ئینسانی ئیماندار کاتێکەوە گەشت دەکات پێویستە هەندێک خاڵ هەیە ڕەچاویان بکە بۆ نمونەیەک لەوانە کاتێک کە دەردەچێن کۆمەڵێک بنوە دووسێ کەسێک پێکەوە بن پاشانەکە گە دەرچوون دوعای سەفەر بخوێنن ئەگەر بکرێ بستنە ئەو جێگانێکەوە لەو جێگانێکەوە تووشی تاوان نابن و ئەو ژینگەی کە خوای گەورە بۆی فراهەم کردوین بۆ ڕەخساندوین دەبێت تەماشا بکەی ئەم جیا و گۆڵی کەوا دوێنێ پێرە ئیشک بۆ ئەوڕۆکە خوای گەورە سەوزی کردەوە جوانی کردەوە سوپاسکردنی ئەم نیعمەتانە بەڕاستی بە زوبان نییە دەبێت بە کرداریش بێ بیپارێزن ژینگەکە پیس نەکەن و نەبنە مای زەرەر و زیان بۆ ئەو خەڵکێکەوە لەوێ دانیشتوون. لە مانجی ئازار و وەرزی بەهاردا بەگشتی هاوڵاتیانی کوردستان ڕوو لە سەیرانگا و شوێنە گەشتیاریەکان دەکەن و داوا دەکەن هێزە ئەمنیەکانیش لە سەرجەم ئەو ناوچانە ئامادەیان هەبێت بۆ پاراستنی ئەمنیەتی گەشتیاران و ڕوبەڕووبوونەوەی ئەو کەسانی شەڕ و پەشێوی دەنێنەوە لایەنە پەیوەندیدارەکانیش جەخت لەوە دەکەنەوە ئەگەر سیما و ژینگەی سەیرانگاکان پیس ببێت زەرمەندی یەکەم خودی هاوڵاتیان و گەشتیاران دەبێت. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.